ئەگەر دایکێک جونگەی حەوزی ناتەواو بێت، ئایا ئەگەری ئەوەی کە مناڵەکەشی جونگەی حەوزی ناتەواو بێت لە سایە چەندە بێت؟ ئەی ئەگەر دایکێک خۆی جونگەی حەوزی تەواو بێت بەڵام مناڵی یەکەمی جونگەی حەوزی تەواو نەبوو، ئەگەری توشبوونی ئەوەی ئەگەر مناڵی دووەمیش هەمان بارودۆخی هەبێت لە سایە چەندە بێت؟ سڵای خۆی گەورەتان لێبێت. ئەو مناڵانە کامانن کە ئەگەری دەرچوونی جونگەی حەوز یان نەتەواوی جونگەی حەوزیان زۆرە. خاڵی یەکەم ئەگەر مناڵک ڕەگەزی کچ بێت، ئەگەری توشبوونی بەم بارودۆخە 5 ئەوەنەی مناڵی کوڕ زیاترە. بابزانین بۆ لەبەرەوەی کاتێک دایکەکە نزیگە بێتەوە لە پرۆسە لەدایکبوون، هۆرمۆنی ریلاکسین دەرەدات کە ئەم هۆرمۆنە ئەبێتەوەی خاوبوونەوەی بەستەرەکانی حەوزی دایکەکە بۆ ئەوەی بۆ پرۆسەی لەدایکبوون ئامادە بێ. هەمان هۆرمۆن لە ڕێگەی وێڵاشیشەوە بۆ مناڵەکە ئەگوازرێتەوە. هاوکات ئەگەر مناڵەکە خۆشی کچ بێت لە ڕێگەی هەلکەدانیەوە هۆرمۆنی ئیسترۆجین دروست دەکات کە بێکەوە ئەم دوو هۆرمۆنە هۆکارێکی سەرەکین لە خاوبوونەوە و شلبوونەوەی بەستەرەکانی حەوزی مناڵەکە. تەنانەت ڕەنگی مناڵەکەش دەور دەبینێ. ئەم نەخۆشیە لە مناڵی ڕەنگ سپی 3 ئەوەنە زیاترە بە بەراورد بە مناڵی ڕەنگ ئەسمەر. بابزانین بۆ بە گوێرەی توێژینەوەیەک مناڵی ڕەنگ ئەسمەر جونگەی حەوزیان قوڵترە و بەستەرەکانیشان تونترە بە بەراورد بە مناڵی ڕەنگ سپی. خاڵێکی تر بریتە لە مناڵی یەکەم لە خێزانەکانە، چونکە لە مناڵی یەکەمە هێشتا ماسوولکەکان و بەستەرەکانی حەوزی دایکەکە بە شێوەیەکی بەرچاو نەخشاوە، بۆیە شوێنی مناڵەکە بچووک و تەنگ ئەبێت و ئەگەری توشبن بەم نەخۆشیە زیاترە. هۆکارێکی تری زۆر گرنگ بریتە لە هۆکاری بۆ ماوەیی. ئەگەر دایکی خۆی حەوزی ناتەواو بێت یان دەرچوونی حەوزی هەبووێ لە مناڵیە، ئەگەری ئەوەی مناڵەکەشی هەمان بارودۆخی هەبێ لە سایە 6 بۆ لە سایە 12 ئەبێت. ئەی ئەگەر دایکەکە خۆی ئاسایی بێ بەڵام مناڵێکی هەبووە جونگەی حەوزی ناتەواو بووە، ئەگەری توشبوونی هەمان حاڵەت بۆ مناڵی دووەم لە سایە 6 بۆ لە سایە 10 ئەبێت. ئەمەش دەریخات کە هۆکاری بۆ ماوەی ڕۆڵێکی گرنگی هەیە نەخۆشیێدا. هۆکارێکی تر بریتە لە شێوازی وەستانی مناڵەکە لە کاتی لەدایک بوون. بە شێوەیەکی ئاسایی مناڵ کاتێک لەدایک ئەبێ پێویستە سەری بەرەو خوارەوە بێ، قاچەکانیشی بەرەو سەرەوە بێ. ئەگەر بێچاونەوە بوو قاچی لە خوارەوە بوو سەری لەسەرەوە بوو، ئەو کاتە لە 35 مناڵ یەک مناڵیان تووشی ناتەواوی جونگەی حەوز دەبێت. هەروەها هۆکاری ترمان زۆرە، بۆ نمونە ئەگەر خەباری مناڵەکە گەورە بێت یان ئەگەر ئاوی دەوری مناڵەکە کەم بێت لە کاتی دووگیان بووندا، یاخود ئەگەر لە دوای لەدایک بوون بخرێتە بێشکە یان قاچەکان و پەلەکانی تون ببەستێ، ئەمە هۆکارێکی تری ئەم نەخۆشیە. هەروەها شارستانیەت و شوێنیش دەورەبینە لەسەر ئەم نەخۆشیە. بۆ نمونە لە وڵاتی هیندستان و ئەمریکا زۆرترین ئەم حاڵەتی تیا تۆمارەکرێت، بە پێچەوانەوە لە وڵاتی سین یان لە وڵاتی ئەفریقیا کەمترین ڕێژەی تیا تۆمارەکرێت. بەداخەوە لە وڵاتی خۆشمانە ڕێژەیەکی زۆر لەم نەخۆشیە ئەبیندرێت و ڕۆژانە سەرداری کلینیکانمانەکات بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەکتان. سمارت وەرچەرخانە.